بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ شرۆڤەی سەردانی سەرۆکی یارمەتی کوردستان مەسعود بارزانی بۆ تورکیا و یەکێتی ئەوروپا و دیدار و کۆبنەوەکانی بارزانی لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا و وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکەین. دیارە وەکو دەبینرێتن ئەم سەردانە لە بارودۆخێکی زۆر هەستیار ئەنجام دەدرێت بەو پێی کە لە هەفتەی ڕابردوودا وەکو دەزانرێتن جموجۆڵێکی دیبلۆماسی گەورەی وڵاتانی دراوسێ سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان لە نێوان وڵاتانی دراوسێ بە تایبەت بڵێم سووریا، تورکیا، کۆماری ئیسلامی ئێران تەنانەت باز لەوەش دەکرێت و رووسیاش بەشێک بێتن لەو دیدار و گفتوگۆیانە. ئامانجی سەردانەکەی مەسعود بارزانی لەم بارودۆخەدا چی دەبێت؟ پرۆژەی سربەخۆیی بۆ هەرێمی کوردستان، پرسی چارەسەر لە باکووری کوردستان و پرسی ڕۆژئاوا لە سووریادا. بۆ قسەکردن سەبارەت بەم مژارە لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. هەروەها لە شاری سلێمانیەوە بەڕێز بورهان شێخ ڕەئوف نووسەر و شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان دەبێت. هەروەها لە شاری دهۆکەوەش بەڕێز ئارمانج نێروەیی شارەزا لە کاروباری تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا بە خێراتنی میوانەکانم دەکەم، پێم باشە لە بەڕێز عارف ڕۆژدیەوە دەست پێ بکەم. بەڕێز عارف، دیارە لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو جموجۆڵێکی دیبلۆماسی وڵاتانی دراوسێ وەکو دەگوترێت لەبارەی پرسی کوردەوە هەبوو. ئەم سەردانەی بارزانی لەم بارودۆخەدا چۆن دەنرخێنن؟ هەر وەک باست کرد جموجۆڵێکی بەرچاو هەیە لەم ماوەیە لە نێوان وڵاتانی هەرێمی و وڵاتانی زلهێزی جیهانی دانیشتن و کۆڕ و کۆبوونەوەی فراوان دەکرێت، دوو بە دوو دەکرێت. پێش ماوەیەک دەنگوباسی ئەوە پیا بوو کە لە جەزائیر کۆبوونەوە کراوە لە نێوانی نەرانی تورکیا و سووریا و ئێران و عێراقیش، و سەردانی وەزیری خارجی ئێران بۆ تورکیا و لەم ماوەیەدا لەوانەیە ئەردوغانی سەردانی تاران بکات و اینجا سەردانەکەی ئەردوغان بۆ ڕوسیا بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی خۆیان. هەموو ئەو جموجۆڵانە ئەوەمان دێتە یاد دەتوانین بڵین ئەو جموجۆڵە سیاسی ئێستا بەرجەستەن بە هەمان شێوە جموجۆڵی وا سیاسی هەبوو پێش بەستنی کۆنگرەی سولح لە پاریس ساڵی 1990 کە بە کوتای هاتنی شەڕجانی یەکەم کۆمەڵێک جموجۆلی سیاسی و چەند کۆنگرەیەک بەسران بۆ ئەوەی نەخشەی نوێی جیهان داڕژنەوە. پێم وایە ئەم جموجۆڵانەش پێشەکیەک دەبێتن بۆ قۆناغی کوتایی هاتنی شەڕی داعش کە دەرهاوێشتەی دەبێت. بە تەسەووری من دەرهاوێشتەکانیش پەیوەندیدار دەبن بە گۆڕانکاری لە نەخشە جوغرافی سیاسی ناوچەکە. بۆیە کورد پێویستی بەوەیە حزورێکی بەهێز هەبێت. ئەوەی زانراوە هەمیشە کە کێشەکان لە هەڵکشاندا دەبن حزورێکی بەرچاوی جەناوی سەرۆکی هەرێم هەبووە، و لەو قۆناغی کە ئێمە بەرەو کوتایی هاتن بە شەڕی داعش دەچین دووبارە ئەو حزورە کاریگەریە خۆی دەنوێنێ. نەک تەنها لەسەر ئاستی هەرێم گرنگی خۆی هەیە، بەڵکو لەسەر ئاستی ناوچە و جیهانیش ئەو گرنگیە دەخوێنرێتەوە. ئێمە لە هەرێمی کوردستان توانیمان لە ئاستی عسکەریە خۆمان بیسەڵمێنین و ئەو نازناوە بە سەرۆکی هەرێم و هێزی پێشمەرگە بەخشرا کە هێزی ڕێزگارکەر و کە لە جیاتی ئازادی خوازانی جیهان شەڕی تاریکی دەکەن. ئێستا قۆناغی ئەوە هاتووە لە ڕووی دیبلۆماتیشەوە. ئێمە ئەوە بنوێنین کە بتوانین وەکو شەڕی جیهانی یەکەم سەرمان نەیەت و بێدەستکەوت لە شەڕەکە دەرچین. ئێمە نابێ خەڵک پێمان بڵێ ئەوە شارکەری باشن. ئێمە شارکەری باش بووین. ئێمە قوربانی زۆرماندا 1600 شەهیدماندا 10,000 پێشمەرگە بریندارماندا شار و شارچکەیەکی زۆرمان وێران بوو کچە کوردەکانی ئێزدی ئەمپالکران. بەڵام دەبێ دەستکەوتی ئەو هەموو مەینەتیانە دەستکەوتێکی سیاسی بێت، دەستکەوتێکی گۆڕانێکی جددی لە جوگرافیای سیاسی منتەقە بێت کە کوردستان بەشێک بێت لەو گۆڕانکاریانە و بتوانێت وەکو قوارەیەکی سەربەخۆ بوونی خۆی
بنوێنێت. پێشتر دەگوترا کە دوای ئەوەی ئەحمەد داود ئۆغڵو لە پۆستی سەرۆکوەزیرانی تورکیا نەما دەگوترا کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ساردی تێکەوتووە. پێتان وایە ئەو سەردانە بۆ تورکیا ئەو بۆچوونە ینی ڕەت بکاتەوە؟ پەیوەندیەکان لەسەر کەسەکان نەوەستەوە بە نسبەتی وڵاتان. پەیوەندەکان وەستاوە لەسەر بەرژەوەندیەکان. تورکیا بەرژەوەندی لە هەرێمی کوردستان هەیە و هەرێمی کوردستانی بەرژەوەندی لە تورکیادا هەیە. بەڵام ئەو بەرژەوەندیانە استراتیژین بە بۆچوونی بەڕێستان بە بچوونی من بەرژەوەندی استراتیژین، چونکە ئەگەر سیاست ئێستا قیادەی وڵاتان دەکات بەڵام بنەمایەکەی ئابووریە. ئابووری تورکیا پێویستی بە ئابووری کوردستان هەیە و ئابووری کوردستانیش پێویستی بە ئابووری تورکیا هەیە کە لە مەجای ڕێگەدان بە هەناردەکردی نەوت بێ یان هەر بەرهەمێکی تری کوردستان هەبێ دەواازەیەکی بۆ ئێمە تورکایە. ئێمە هەر کاتێک بەرژەوەندیەکان تێکەڵ دەبن ئەو کاتە سڵحی سیاسیش دەکرێت. تورکیا وڵاتێکی جیرانی ئێمەیە، هەرچەندە کێشەی کوردیش لەوێ هەیە، بەڵام ئێمە دەمانەوێ بەشدار بین لە چارەسەرکردنی ئەو کێشەی کوردی کە لەوێشمان هەیە بتوانین بە تورکیا و بە ئێران و بە هەموو ئەو وڵاتانەی کە دەوروبەری هەرێمی کوردستانین بڵێن ئێمە نابینە هەڕەشە لەسەر بەرژەوەندەکانی ئێوەدا، ئێوەش بەرژەوەندیەکانی ئێمە موافقەکانی ئێمە پێشێن مەکەن. باشە. دەچمە سلێمانی لای بەڕێز بورهان شێخ ڕەوف. بەڕێز بورهان وەک دەزانرێتن دوای کودتایەکەی نێو تورکیا کۆمەڵە گۆڕانکاری بنەڕەتی لە سیاسەتی ئاکپارتی لە تورکیا و لە دەرەوەی تورکیاش ڕوویدا. بۆچی وەکو دەبینرێتن تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەو پێیکە ئێستا ئێمە ئەمڕۆ بینیمان ئەو پێشوازەیە کە لە مەسعود بارزانی کرا وەک سەرۆکی هەرێمی کوردستان هەمان ئەو پێشوازیە بوو کە ساڵی پاریش لە مەسعود بارزانی کراوە. ئێستا کە ئێمە گفتوگۆ دەکەین سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لە دیدار و گفتوگۆدایە. چوە لە تورکیا دەکات پاش ئەو هەموو گۆڕانکاریانەی کە تورکیا لە سیاسەتی خۆیدا پەیڕەوی کردووە بەرامبەر بە باشووری کوردستان هەرێمی کوردستان گۆڕانکاری ئەو تۆی تێدا ڕوونەدات. بەڵێ سەڵاو لە تۆ و لە میوانەکانت و لە بیسەرانی بەڕێزی خۆشەویستی کەناڵەکەشتان. بێگومان لە دوای کودەتاکەی پانزەی تەموزی ڕابردوو کە لە تورکیا ڕێدا ئەو وڵاتەکە تووشی بوومە لەرزەیەک بوو ئەوەی کەوا ئەسکەر ویستیان جارێکی تر پرۆسەی دیموکراسی لە وڵاتەدا پەک بخانوە جارێکی تر مسەلسل و زنجیرەی ئەو کودەتانی کە لە تورکیا ئەمە کودەتای پێنجەم بوو جارێکی تر لە تورکیادا ئەنجام درا دوای چەندین ساڵ، بەڵام بە هەوڵی خەڵکی تورکی و هەموو لایەنەکان ئۆپۆزیسیۆنەکان بە کوردیشەوە تواندا ئەو کودەتایە پوچەڵ بکرێتەوە و شەرعیەت و دیموکراسیەت لە وڵاتەدا دەستی پێوە بگیرێت و بمێنێتەوە. ئەوەی کەوا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیەوە پێشوازیکردن لە بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەیە وەکو دەزانین پەیوەندیەکی گرنگی ژیانی و زیندوو لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەوڵەتی تورکیادا هەیە لە ساڵانی ڕابردوودا کە پەیوەندی تجا بازرگانی زۆر گەورە گرێبەستی 50 ساڵی فرۆشتنی ناوتوە لە بەرامبەردا کارکردنی هەزارەها کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستاندا کە هەموو دەزانین پەیوەندی ئابووری ڕێخۆشکردنە بۆ پەیوەندی سیاسی و تەوبینی پەیوەندی لە نێوانەمەدا ئەوانە هەموو هۆکارن بۆ ئەوە هەروەها دەور و ڕۆڵی گرنگی کورد و پێشمەرگە لە شەڕی داعشدا کارێکی گرنگن و بوونی کورد ئەمڕۆ لەسەر ساحەی دەولی و لە مەحفەلە دەولیەکاندا بۆ بەهێزێک کە هیچ کەس و لایەن و وڵاتە ئیقلیمی و دەولیەکانیش ناتوانن پشتگوێی بخەن. تورکیا ئەگەرچی لە سەرەتای شەڕی داعشەوە کە پەلاماری هەولێری پایتەختی هەرێمیاندا وەکو بەڕێز فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم وتی نەهاتن بە پێشەوە لە ئەوڵدا، بەڵام بۆ لەمە دووە کە ئەم هەوڵانەوە ڕێخۆشکردن و کردنەوەی ڕێگە بۆ چوونی پێشمەرگە بۆ کۆبانی دواتر خەرەبووی ئەویان کردەوە و هەموو ئەو ئەفاکتەرە دەولیانەی ئێستا ڕۆڵی کورد لە شەڕی داعشداوە لەسەر هاوکێشەی ناوچەکە دەخوازێت کەوا
پێشوازی لێ بکرێتەوە بوونی هەبێت لە هەموو گۆڕانکاریەکانی ناوچەکەدا. بەڵێ بەڕێز بڕان دەمەوێت بپرسم ینی دیارە جموجۆڵێکی دیبلۆماسی نێوان وڵاتانی هەرێمی هەبوو و قسەی زۆر لەسەر ئەوە دەکرات کە ینی مەترسێکی زۆر هەیە لەسەر ئایندەی کورد لە ناوچەکەدا بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان و تەنانەت باشووری کوردستانیش لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و تورکیادا. بەڵام ئێستا وەکو دەزانرێتن سەرۆکی هەرێمی کوردستان پرۆژەیەکی گەورەی هەیە و هەرێمی کوردستان پرۆژەیەکی گەورەی هەیە ئەویش پێی دەگوترێت پرۆژەی سربەخۆیی. ئەم پێشوازیکردنەی سەرۆک کۆماری تورکیا لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان چۆن لێک دەدرێتەوە؟ ئایا ئەوە ینی چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت بەمانەی ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان تورکیا ناتوانێتن دژی بڕیاری خەڵکی کوردستان بوەستێتەوە؟ بەڵێ بێگومان وەکو لە وەڵامی پرسیاری پێشوشتا ئاماژەم پێدا ڕۆڵ و گرنگی فاکتەری کورد شتێکدا کە کەس ناتوانێت فەرامۆشی بکاتەوە ئەوەی کەەوە ئەمڕۆ لەسەر ساحەی سیاسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ناوچە گرنگە، ئەم ناوچەکە ناوچەیەکە کە دائیمەن و هەمیشە سنتەری هەموو ناکۆچەکانی جیهان بووە، بە تایبەتی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خاڵی بەیەگەیشتنی هەرسێ قارە کۆنەکەی جیهان ئاسیا و ئەفریقیا و ئەوروپایە کە ناوچەیەکە لە دێر زەمانەوە ئەحداسەکانی تێدا دەڕوا بەگەرمی. ئەگەر سیر بکەین سێ دیانەتی گەورە لە جیهاندا مەسیحی و یەهودی و ئیسلامی لەم ناوچەیەدا سەریان هەڵداوە لەبەرەوە چەقی ململانەکانی دنیا لەم ناوچەیەدایە و چاوی دنیاش لەسەر ئەم ناوچەیەوە. کوردیش وەکو بەشێکی زیندوو لەم ناوچەوە کوردستان وەکو سنتەرێکی گرنگی ململانیەکان کە بووە بە قوربانیەوە لە مێژووی خۆیدا ئەو ناکۆکیانە نەیانێشتووە کورد بێ بە خاوەنی کەیانی خۆی. ئێستش کە لە دوای 100 ساڵ لە سایکزبیکۆ کە جارێکی تر باز لە نەخشەی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت و گۆڕانکاریەکان بەو شێوە هاتوون دەستکاری لە سنووی ناوچەکاندا بکرێت و هەندێک لایەن و وڵات پیان وایە کەوا کورد ئەوەی کە لە ڕۆژنامەی عەرەبیا دەبیستین ئەبێ کورد لە داعش خەتەرتر بێەوە ئەم یەکگرتنە بەرامبەری دەکرێت ئەبێ کورد چی بکات لێرە. کورد پێویستە لەسەری لەم کاتدا کە ئەمە دەکرێت کە وەکو لە ڕابردووە کورد هەمیشە فاکتەری ئیستیقرار و سەقامگیری بۆ لە ناوچەکەدا بە مێژووی کورد پەلاماری کەسی نەداوە نەچۆتە سەرماڵی کەس. کورد هەمیشە خاوەنی تەسامح و لێبوردەیی بووە، مەترسی نەبووە بۆ هیچ کەس لە دراوسەکانیەوە میلەتانی تر بن دەستیان سوورە بە خوێنی گەلانی تر دەکرێت سەرکردایەتی کورد لەم فرسەدەی کە هەڵکەوتووە مەزلومیەتی کورد و ڕۆڵی کورد و پێگەی کورد لە ناوچەکەدا بۆ دراوسەکان ڕوون بکاتەوە. ئەگەر هەرێمی کوردستان بۆ تورکیا لە ماوەی ڕابردوودا وەکو ناوچەیەکی جوگرافی ئابووری گرنگی و بایەخی هەبوو بێت بۆ تورکیا، بەڵام لە ڕووی سیاسیەوە دەبێت چوە لە تورکیا بکاتن پشگیری سیاسەتی هەرێمی کوردستان بکات. تەنانەت لە کاتێکدا وەکو باسم لێوە کرد باز لە پرۆژەی سربەخۆیی دەکرێتن ئەردوغان پێشوازی لە بارزانی بکات. چوە لە ئەردوغان دەکات کە پێشوازی لە بارزانی بکات لە کاتێکدا وەکو گوتم هەوڵێکی جددی هەیە لە نێوان وڵاتان بە تایبەت کە کۆماری ئیسلامی ئێران بە ئاشکرا دەڵێتن من دژی سربەخۆیم لە هەرێمی کوردستان. بێگومان پەیوەندی ئابووری و علاقاتی ئابووری و بازرگانی وەکو ئەوەش کە لە نێوان رووسیا و تورکیاشدا هەر بۆ شێوایە ئەو دروشمەیکەوە رووسیا و تورکیا بەرزیان کردو بیگەن قەبارەی ئاڵوگۆڕ لە ساڵێکدا لە نێوان ئەو دووڵاتە هەوڵی وەدەن بیگەن بە 100 میلیارد کە ئێستا 31 میلیارد دۆلارە. لە نێوان کوردستانیشدا هەمان فاکتەرەیە ئەگەر رووسایەتی لەسەر چاوە گەنگەکانی غاز و شتی تر بێت کوردستانی سەرچاوێکی ترنگی وزەیە نەوت و غازە. لە هەمان کاتدا ململانی هەیە ئەگەر ئەو قەنەعەتەی زەلای وڵاتە ئەمریکی و ئەوروپیەکان دروست بووە کەوا ئەو دیفاکتۆی کە لە 25 ساڵی ڕابردووە کورد هەیە جارێکی تر ناکرێت بگەڕێتەوە بۆ مرەبعی یەکەم و تورکیاش وڵاتانی تریش ناچارە بن تعامل لەگەڵ ئەو دیفاکتۆیەدا بکەن و ئەگەر ئەوان نەکەن بەدیلی تر و ئالتەرناتیڤی تر ئەبێت لە ناوچەکەدا کەوا جێگەی ئەوان بگرێتەوە چونکە خۆ لە ماوەی ڕابردوودا ئەو ئەداعیکەوا لە هەرێمی کوردستانە بە پاراستنی ئەمن و ئاسایشی تورکیا شتی کاری کەم نەکراوە. بەڵێ زۆر باشە دەچمە لای بەڕێز ئارمانج لە شاری دۆکەوە. بەڕێز ئارمانج بەڕێز بورهان باسی لەوە کرد کە
فاکتەری ئابووری هۆکاری گرنگن کە تورکیا دەستبەرداری باشووری کوردستان نەبێت بەڵام زۆر جار بازدەوە دەکرێتن کە هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا تاوەکو ئێستا کە ناوچەیەکی سەقامگیر بووە بۆ تورکیا تەنانەت یەک فیشەکیش لە سنووری هەرێمی کوردستانەوە بەرەو تورکیا نەڕۆیشتووە و هیچ کاتێک سەقامگیری تورکیا لە ڕێگای سیاسەتی هەرێمی کوردستانەوە ئالۆزی تێنەکەوتووە تەنانەت ینی هەرێمی کوردستان بۆتە فاکتەرێکی باش بۆ چارەسەرکردنی پرسی کێشەی کورد لە باکووری کوردستاندا ئێوە پێتان وایە تەنیا فاکتەری ئابووریە کە وا بکاتن تورکیا دەستبەرداری هەرێمی کوردستان نەبێت؟ بله سلااو و ڕێز بۆ میوانێتێ بەڕێز و بینەرێ بەڕێز بدیتنا من فاکتەری ئابووری gelekî giring e çunkî pêwîstiya her du la wek Herêma Kurdistan bi Tirkiye heye Tirkiye jî bi Herêma Kurdistan heye bes li wê zêdetir ji abûrî zêdetir peywendiyê Kurd û Türk mêjûyî ne peywendiyekî ferhengî heye peywendiyekî siyasî heye û ev doza Kurd bi taybetî li parçê Bakurê Kurdistanê her wisa li başûr û parçê dinyê yêdiyê Kurdistanê bûye rehendekî ke doza Kurd li astekî emnî derbas bûye û gehiştiye astekî ke bûye pirsekê nav neteweyî her wisa hiqûqî we siyasî we bi hemû mecal mesele emnî ji bo hindê di tarîxa Tirkiyeyê de ez dikarim bêjim Tirkiye bu cara yêkem e ke bi piştrastiyekî zêdetir di mesela sinûr da heta nûke ke sinûrê wê li gel Îranê û Sûriye û Iraqê wextê xwe da ev serdema ku Herêma Kurdistanê çêbûy cara yêkem e ke dilnewayiyek dilayê sinûr da bû Tirkiye ke bibîte amilê xêrê sinûr yaxud cîranê Tirkiye bibîte dilayê siyasî û abûrî emnî bibîte harîkar bû dewleta Tirkiye ve yaxud piştrastiyek bû dewleta Kurdiyê tenha li ser vê demê bûye ew fetra ku Kurd hukmran bûye li Herêma Kurdistanê ji bo hindê yani fakter gelekî zêde ne ke Tirkiye hewl dide naxaze Herêma Kurdistanê vê xêr û xêratê xwe ji dest bide. باشە ئەگەر وسایە زێدەتر کاریگەری ئابووری هەنا عەجەبە ینی تورکیا دکاری پرۆژەیە سربەخۆیی کوردستان قبول بکە؟ بله اون dizanin di mabeyna Kurda û Türka bi taybetî piştî Cumhuriya Tirkiye hatî damezrandin mesela Kurd û piştî ittifaqiya Lozan mesela Kurd li her çar parçê Kurdistanê li her di mabeyna va dewletên dagîrker bu meselekî emnî ji bo wê dîwarekî saykolojî çêbibû van dewletana dizanê rojekê ev pirs wê bi rûberoyê wa bibîte ve bo hindê daîmen di fobiyayekî Kurda da dijiyan yani her gava helûmer ji bê neguhartin yan zaman û mekan bê neguhartin ve heya pirsa Kurd rûbiroyê wa bêt ve rojekê êdî ev mileteke heqê wa bi naheq bi dervê îrada wa li ser وڵاتی وا دابشکرین و لەسەر هاتی سەپاندن وێ ڕۆژێکی وێ داوا خۆ جارێکە دی ببێ کەیس وێ لەسەر ڕاوستە و وێ داخوازە وێ مافی خۆ بکە ji bo hindê Tirkiye niha gehiştiye wê qenaetê ke pirsa Kurd wê beref çareseriyê biçe ema çi heye niha ev tirsa saykolojî ev dîwarê saykolojî ez dikarim bêjim Herêma Kurdistanê bi taybetî jî rolê berê serokê Herêma Kurdistanê gelekî giring e li nehêştina vî dîwarê saykolojî mabeyna
کورد و تورکادا به تایبەتی لێکتێگەشتنێکە کورد و تورک چێ ببیتن هادوێرەدا ئەگەر لێکتێگەشتن چێ ببیت ئەگەر وا بزانن کە هەبوونا کووردا یان کیانێکی کووردا یان دەوڵەتە کووردا ئێ ببیتە مایەی خێرێژ بووی دەوڵەتە تورکیە و ئێ ببیتە سەبەبێ سەقامگیریە تورکیە و تورکیە بۆ قبول نەکە فقط وێرەدا وەک مەگوت ئێدی چێنابیتن وەها نه ئەم بە شێوازن کە سوباهی لایەنێکی کە تەرەفەت گەلمە چ تورکیە بە چ ئیران بێت چ عێراق بێت ئەم بە شێوازن توندوتیژی یان بە شەر ئەوانە ئێدی سەردەمێڤ مەسەلا چوویە پێویستە لێک تێگەهشتن دوا مەسەلادا بێتە پێش و ئەس دوێ قەنەعەتێ دامەژی بەڕێ سەرروکی هەرێمێ چه وەکو سربخۆبوونا کوردستانێک و چێوێلگەل توریە چژی وەکو دەورێ واسی دمابینە پارچا دگەل تورکیە دشێت divê meselê da Tirkiye îqna bike we Tirkiye jî wa bête serxet ke êdî pirse belê زۆر باشە بەڵێ زۆر باشە بەڕێز ئارمانج ئێستا دەچینە ئەنقەرە بە شێوەیەکی ڕاستەڕاست دگەل پەیامێری خۆ ئازاد ئاڵتون دگەلمە دەبێتن ئازاد دوازانیاری چێ لەبارەی دیدار و کۆبنەوەی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردوغان و سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی ناوەڕۆکی کۆبنەوەکە چی بووە دەرەنجامی کۆبنەوەکەش ئەگەر زانیاریت لا هەبێت بله کامران او جوینا دنابرا سروک کمار ترکیه رجب طیب اردوغان و هر وها سروک هرما کردستان مسعود بارزانی ده لدورا ساعت که بردوام کرد بری نها به چند دقیقه جی اف جوینا کدنابرا هر دو سرکان ده پیکات به داوی بو نها جی هری داوین و پشتی بیسته گدن چند دقیقه دن سروک هرما کردستان مسعود بارزانی جی سروک کماریا ترکیه و درکه و بر به کوشکا چانقه یعنی سرک وزیری ترکیه و بچه اولویه داره لگل سرک وزیر ترکیه بینالی یلدرم را و هفدتنه پیکنه اگر زانیارینو تو بیجی ما زانیارینو بیجی ما ما دزانین ساعت هشتی شف دگل سرک وزیرانی ترکیه دیدار و کمبون چه دکاتن ناوروکی کوبونوی اردوغان و بارزانی چه بویه بحث چه کریه اگر تو زانیاری تابی بله کامران هدی ناوروکا و هفدتنه جی دیار دبش سر سبیده اساس ام دنوشانی خودرات گینن لبله لگوری هری آگاهی داوین یک جمجارین کد ایرو د کمجوینا دنابرا سرو کمار ترکیه رجب طیب اردوغان هر وها سروک هرما کردستان مسعود بارزانی ده پیکاتیه یک جه کشه جرابلوسه او اپراسیون کو تی خواستن کل و هرمه بی پیکانین یا دویمین جی اپراسیون کل مسئولی بی پیکانین جبر کو سروک هرما کردستان مسعود بارزانی دخوازه کو ترکیه به تایبەتی جی سروک وزیر ترکیه رجب طیب اردوغان سروک کمار ترکیه رجب طیب اردوغان دوی به تایبەتی اپراسیون ده پشتوانیا حکومت کردستانی بکه مجارا سیمین جی پیدا و پگکه به تایبەتی او هزین رژیم اسد یا کو دوان روزن داوین ده شروع پفچون در کتبون هر و حادثه به تایبەتی او مثلا لبر سینور ترکیه جبو آواکرنا کردستان که ترکیه جبر کو دوی چارچوبه ده گلک رخنان دولت نکبین امریکا جدید که دوی چارچوبه ده و هنگ دخواست خواسته که ترکیه ج مسعود بارزانی سروک هرما کردستان مسعود بارزانی بینکرین دوی جوینی ده اوی کاتیا روجوه یا کو امنهاد پیدزانن مجرد چارمین جی یا تکوشینا لدیش دایشه لدیش دایشه و هفکاریه که چاوا استراتژیک چاوا بدانین جی ایرو بشونده و اویک هاتیه آخوین دنابرا به تایبەتی هر دو سروکان ده مجارا داوین جی دنابرا فتوله او رخصتنا فتوله گلن یا کو دبستان زۆر باشە ئازاد ئاڵتۆن پەیامێرمان لە شاری ئەنقەرە دیارە تۆ لە پرۆگرامێکی تایبەت بەشداریت کرد هیوادارم لە سەری کاتژمێری داهاتوودا لە نوچەدا زێدەتر زانیاری بە بینەرانی کوردستان 24 بدەیت زۆر سپاس بەڕێز عارف دەگەڕێمەوە لای بەڕێستان وەکو پەیامێرمان باسی لێوە کرد کە چەند مژارێک هەیە نینی ئەردوغان و بارزانی باسییان لێوە کردووە بەڵام پێم وایەوە زێدەتر ئەو مژارانەی کە ئەو باسی لێوە کردووە میدیاکانی تورکیا زێدەتر خستویانەتە ڕوو بە تایبەت پرۆسی ڕزگارکردنی مووسڵ کە بۆ تورکیا زۆر گرینگە هەروەها پرسی ڕۆژاوای کوردستان و جەرابلوس وەکو ئەو باسی لێوە کرد بەڵام دیارە لە هەرێمی کوردستان پرسی دیکە هەن زۆر گرنگ بن ئەوش پرسی سربەخۆیە و پرسی چارەسەری لە باکووری کوردستان دەکە دوو مژارن پێم وایە لە ئەجندای سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا و بۆ یەکێتی ئەوروپاش تاوتوی دەکات پرسیار لێرەدا ئەوە چوا دەکات ئەنقەرە قەناعەت بە بارزانی
بکاتن و پرۆژەی پشتگیری لە پرۆژەی سربەخۆیی هەرێمی کوردستان بکات. پروژەی دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەوە خواستێکی ڕەوای خەڵکی کوردستانە. هیچ شەرعەتێکی دەولی شەرعەتێکی ئاسمانی ڕێگری لە دروستبوونی دەوڵەتی کوردی ناکات و هەر وڵاتێکیش ڕێگری بکات واتە لەگەڵ خۆی ڕازگو نەبووە. ئێمە نابینە خەتەر نە لەسەر تورکیا نە لەسەر ئێران نە لەسەر عێراق نە لەسەر سووریا بەڵکو عاملی سەقامگیری دەبین عاملی هاوکار دەبین بۆ بژانەوەی پەیوەندیە دیپلۆماسی و پەیوەندیە ئابووری و پەیوەندیە کۆمەڵاتیەکانی باش لەگەڵ هەموو ئەو وڵاتانی کە لە دەوروبێ ئێمەدان. تورکیا گەیشتوتە ئەو قەنەعەتە کە ئێمە بە هیچ شێوەیەک هەنگاوێکی وانانەین کە زەرەر بە ئەمنی نەتەوایەتی ئەو وڵاتەدا بدەین بەڵکو هاوکار بووینە بۆ چارەسەرکردنی گرفتێک کە ناوی گرفتی کوردستانە لە کوردستانی تورکیا هەل لە زمانی ئەتاتورکەوە تورکوت ئوزالەوە تا ئەمڕۆ هەمیشە هەرێمی کوردستان دەوری خێری بینیوە وەکو ناوەن گێڕێک بۆ گەیاندنی لایەنە ناکوکەکان کە پەکەکە و حکومەتی تورکیا بووە و ئێستاش قۆناغێکی نوێ هاتووە پێش بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و لەم ڕۆژانە کەجەکەش بەیانێکی دەرکردووە کە پێم وایە شتێکی ئیجابیە و ئەم جارە هەروەها ئەوەش لە بەیانێکی خۆشانە ئەمەجان پێداوە کە دەبێت گفتوگو لەبارەی چارەسەرکردنی کێشەی کورد لە کوردستانی تورکیا لەسەر ئاستێکی بەرفراوانتر بێت نەک تەنها لە ناوبینی حکوومەتی تورکیا و پەکەکەدا بەڵکو لە ناوبینی تورکیا و پەکەکە و چەندین حزبی تری سیاسی کە لە کوردستان هەیە بەڵکو ڕێکخراوی مەدەنی و کەسایەتی سیاسی بەشدار بن چونکە کێشەی هەموو خەڵکی ئەو بەشەی کوردستانە. لێرەدا جەنابی سەرۆکی هەرێم وەک جاران دەتوانێت دەوری باڵای خۆی ببێنێت و بتوانێت زمینەیەک ساز بکات بۆ لێک تێگەیشتێکی باشتر. ئەمە هاوکاریەکی باشە و ئەمە دڵنەوەیەکی باشە بۆ تورکیا کە هەرێمی کوردستان خەمخۆری پەیوەندێکی باشە لەگەڵ ئەوانەوە هیچ هزرێکی نەگەتیفی نییە بەرامبەری ئەو وڵاتە. بۆیە لە بەرامبەر ئەو پەیوەندی ئابوووریە باشانە لە بەرامبەر ئەو نیەت باشەی کە لە ئاستی چارەسەرکردنی گرفتی کووردە هەیە لە هەرێمی کوردستاندا و سەلامەتی سنووری ئەو وڵاتە تا ئێستا هیچ گرفتێکیان لە هیچ ئاستێکدا بۆیان دروست نەبووە هەموو ئەو پاکتەرانن کە دێڵن تورکیا و هەروەها وەکو مافێککە ڕەوای خۆمان و بە پێی شەرعەتی دەولیش تورکیا بتوانێتن ئەو بووچوونە نێگەتیفەی پێشان کە هەیبوو وازی لێ بێنێت و حسابێکی دوستانە لەگەڵ ئێمە بکات و پرۆژەی نەتەوەیەکی ئێمە بە دوستایەتی قبول کات. باش چ گرنتێک هەیە ئەو سیاسەتەی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان پەیڕەوی دەکات سیاسەتێکی تاکتیکی نەبیتن لە کاتێکدا ئەگەر هەرێمی کوردستان بڕیارێکی چارە نووسازیدا پشتی لێ نەکات و نەبێت بە دوژمنی. ئێمە دەبێ هەموو شتێک بە نەزەر ئەتیبار وەرگری بەڵێ لە سیاسەتە شتی ثابت نییە لەوانەیە ئەمڕۆ سیاسەتێک بێت سیاسەتێکی تر بێت بەڵام لە مەودای چەندین ساڵی داهاتوودا ئەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان تورکیا و هەرێمی کوردستاندا ئەو گەرانتیامان دەداتێ کە دەتوانن باوەڕ بە یەکتر بێن و دڵنەوەی بە یەکتر بدەن. بەڵێ زۆر باشە دەگەڕێمەوە سلێمانی بەڕێز بورهان ئەگەر قسەت لە ڕووی معنەویەوە کە زۆر گرنگە ئەمڕۆ دووبارە پێشوازی لە جانەبی سەرۆکی هەرێم کراوە لە ساڵی پێشوازی بە ئاڵای کوردستانەوە. زۆر باشە دیارە هاوکارانم پێم ڕدەگەینن کە ناچارن بچینە ناوبڕێک و دواتر درێژە بە گفتوگۆکانمان بدەین بە ڕێزانم دەچینە ناوبڕێکی کورت و دواترش دەگەڕێینەوە خزمەت. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز تەوەری دومی باسی ڕۆژ بەردەوام دەبێت ئێمە لە گفتوگۆکانماندا بەردەوام دەبین کە گفتوگۆی ئەمڕۆکەمان تایبەت بوو بە پرسی سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی وەکو زاندرا ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی
ئەنقەڕەی کرد و کەمێک بەر لە ئێستاش لەگەڵ سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان دیدار و کۆبنەوەی ساز کردووە وەکو دەگوترێت ئەم سەردانە سەردانێکی زۆر هەستیارە لە کاتێکدا کە کۆمەڵە گۆڕانکاری بنەڕەتی لە ناوچەکەدا هاتوونەتە ئاراوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێزان ئارڤ ڕژدی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەروە بڕوهان شێخ ڕەئوف نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە شاری سلێمانی و لەگەڵمان دەبێت و لە پارێزگای دهۆکەوەش ئارمانج نێروەیی شارەزا لە کاروباری تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دەچمەوە سلێمانی دەچمە لای بەڕێز بورهان شێخ ڕەئوف. بەڕێز بورهان دیارە پرۆژەی سربەخۆی هەرێمی کوردستان پرۆژەیەکی گرینگە لە لای خەڵکی کوردستانەوە زۆر بە گەرمیەوە باسی لەوە دەکرێت و سەرۆکی هەرێمی کوردستان بەدەر لەوەی لەگەڵ بەرپرسانی تورکیا دیدار و کۆبنەوە ساز دەکات چاوەڕێ دەکرێتن سەرۆکی هەرێم سبەی لەگەڵ جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا کە دەگاتە ئەنقەرە چاوەڕێ دەکرێت دیدار لەگەڵ جێگری سەرۆکی ئەمریکاش ساز بکات دواتریش گەشت بکات بە وڵاتانی یەکێتی ئەوروپا. پرۆژەی سربەخۆیی بەکوێ گەیشتووە بە بۆچوونی بەڕێستان؟ بەڵێ وەکو کاک عارفیش ماژەی پێدا مافی سربەخۆیی و مافی دیاریکردنی چارەنووس لە فەسەرەتاییەکانی هەر میلەت و گەلێکە لە جیهاندا بۆەوەی قەوارە و کەیانی خۆی بێدۆ بە ئازادانە بڕیار و چارەنووسی خۆی دیاری بکات. بێگومانەوەی لە هەرێمی کوردستاندا دراوە دەریایەک خوێن و فرمێست دراوە خەڵکی کوردستان دەمێک ساڵە شایستی ئەوەیە کەیان و قەوارەی خۆی هەبێت و بێگومان ئەوەش پێویستی بەکار و ڕێخستنی ناوماڵی کوردوە بە هەموو لایەنەکاندا هەرێمی کوردستاندا بچنە ژێر ئەو هەنگاوە چارەنووس سازە قورسەیکەوە باسی دەکرێت بە هەر هەموو چێتە ژێر بارەکە بۆی بتوانن ئامانجی کورد بگەێنین بە مەنزڵ کەویش دامەزراندنی دەوڵەتی سربەخۆی کوردستانە و شادکردنی گیانی شەهیدەکان و قوربانیەکانی خەڵکی کوردستانەکە لە 100 ساڵی ڕابردوودا لە دوای سایکزبیکۆوە گیرۆدەی بوون بەدەست ئەو زوڵمە مێژووی و تاریخی کە لە سایکزبیکۆدا لە کورد کراوە. دەمێنێتەوە سەر ئەوەی کاک ئاماژەی پێدا ئەو فۆبیای تورکیا کە لە کورد هەیەی بێگومان ئەوەی تا ئێستا لە میدیاکانەوە دەیبیسین و دزە دەکاتەوەی مەسەن باس لەوە دەکرێت خاڵێک لە ڕێکەوتنەکانی نێوانی رووسیا و تورکیاوەیە کە ئەمان سنوورەکانی سووریا بەڕووی تیرۆریستاندا دابخەن لە هەمان کاتدا رووسیاش بچێتە ژێرباری ئەوەی هەوڵ بە ڕێگر بێ لە دروستبوونی قەوارەیەکی کوردی لە هەموو سەر سنوورەکانی تورکیاوە لە چ لە باشووری کوردستان بێ و چ لە خۆراوا و چ لە جنوبی ڕۆژهەڵاتی تورکیاش ئەوەی پێ دەڵێن ئەو فۆبیایەکەوە لە کورد هەیە کە دەبینین تورکیا لە کاتێکدا لەگەڵ هەموو نەیارەکانیدا داوای لێبوردن دەکاتەوە بە خۆیاندا دەستنەوە و پەیوەندەکانیان ئاسایی دەکەنەوە دەگەڵ کورد کە پێکهاتەیەکی گرنگە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە ڕێژەی لە 120 دانیشتوانی تورکیا کورد پێک دەهێنن دەخوازێت کەوا بە پەیوەندەکانیان لەگەڵ ئەم پێکهاتە گرنگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بچوونەوەکەوە زۆر جار ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئاک پارتی و پێشتریش ئەحمەد داوودۆغڵو لە کتابەکەی خۆی کە عمقی استراتیژی زۆر بە گرنگی باسی گەلانی ناوچەکەی کردووە باسی مێژووی تاریخی کردو باسی ئەو قوڵایەتە استراتیژی کردو کە ئەم گەلانە دەبەسێتە تێتەوە بەیەکەوە لە 600 ساڵی ڕابردوو لە حکمی عوسمانیداوە دەڵێ عمقی ئێمە بەرەو دواوەیە نەک ئەوەیە کە لە 50 ساڵی ڕابردوودا ئاگادارین تورکیا لە دەرگاکانی ئەوروپا کەس دەگەڵەوە نییە کە ئەوە مافی کووردە ینی هەر بڕیارێک بدات لەسەر چارەنووسی خۆی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا مەسعود بارزانی لە چوارچێوەی سەردانەکەیدا دەتوانێت قەنەعەت بە وڵاتانە بهێنێتن یاخود قەنەعەت بەو بەرپرسانی وڵاتانە بهێنێتن کە پرۆژەی سربەخۆیی ینی مافی کووردە و دەبێت ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری لێ بکەن؟ بێگومان ئەوەی کە دەیبینین تا ئێستاکە زۆرێک لە ئەوە مافێکی بێ ئەملاولایەک و جەمنا بێت ئاماژە پێکردو منیش لە پێشتر وتم بەڵام ئەوەی کەوا دەیبینین مەسەن لە لێدوانەکانی زۆر لە وڵاتە زلهێزەکانی ئێستا تاکو ئێستا پێداگیری لەسەر یەک پارچەی خاکی عێراق دەکەن و هەوڵ دەدەن بەوەی
ئەو سنوورانی کە لە ناوچەکەدا کێشراوە بۆکو خۆی بیهێڵنەوە بەڵام ئیترەوە دەکەوێتە سەر هەوڵی کورد و هەوڵەکانی خۆی و بەڕێز کاک مەسعود بەرزانی و توانە ئیمکانیاتەکەی خۆیان پەیوەندیەکانی خۆیان ئەگەر بەکاربێنن بۆی قەنەعەتی بکەن بە ئەمە شتێکی ڕەوایەوە کورد ئایندەدا مەترسی بۆ سەرکەز نییەوە ئەم ڕۆڵە گرنگەی کەوا لە 2 ساڵی ڕابردووی لە جەنگی تیرۆر و داعشدا بینی شایدی ئەوە دەدەن و پێویستی ئەوە ئیسپات دەکەن بۆ لایەنەکان کەوا یارمەتی ئەوە بنکەوە قوارەی کوردی مەترسی نییە بۆ سەرکەزوە بە پێچەوانەوە دەبێتە فاکتەری ئیسیقرار و ئارامی بۆ ناوچەکەوەکەوەی کە لە 2 ساڵی ڕابردوومانە دیومانە هەموو پێکهاتە جیاوازەکان هەموو ئەقەلیات ئیتنیکی و دینیەکان لە عێراق و سووریادا لە ناوچە کوردستانیەکاندا ئیسراحەتیان کردو پەنایان دراوە کورد بە سنگێکی فراوانەوە تەعاونی لەگەڵ ئەوە کردو بە ئەدایەکی باشی لە شەڕی تیرۆردا هەبووە هەموو ئەمانە هۆکارن هەموو ئەوانە عاملی مساعد فاکتەرن بۆی یارمەتی کوردن بۆ زۆر باشە دەچمە لای بەڕێز ئارمانج لە دۆهۆکەوە بەڕێز ئارمانج زۆر جار ینی گوێبستی ئەوە دەبین کە ئەو پەیوەندیە تونند و تۆڵە دیبلۆماسی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەچی هەیە بە تایبەت ئەوروپا و ئەمریکا و تەنانەت تورکیاش زێدەتر گرێدراوە بە بارودۆخی ئێستا بە تایبەتی شەڕی داعش پاش شەڕی داعش هەڵوێستی وڵاتانە بە تایبەت ئەمریکا ینی وەکو ئێستای لێنایەت گۆڕانکاری بەسەردا دێت پێتان وایە ینی پەیوەندی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تونند و تۆڵ نەبێتن و ئەو پەیوەندێکی ئێستا هەیە پەیوەندیەکی کاتی بیت؟ مەبەستە لەگەل ئەمریکا پەیوەندیەکی کاتیان لەگەل ئەمریکا تورکیا یەکێتی ئەوروپا ینی وەکو دەزانرێتن هێزەکانی هاوپەیمانان ئەگەر باشتر برین ینی چونکە هەر هەمویان لە چوارچەوە هێزەکانی هاوپەیمانان ئەوان لە ژێریەگەڵا دژی داعش شەڕ دەکەن و هەرێمی کوردستانیش ئێستا شەڕکەری یەکەمە پێشمەرگەکان. بەێ دەها وەک تزانن جوغرافیا هەرێمێ لای جیۆسیاسیدا بەرەف گۆڕانەیە دوگوێ گۆڕانێدا ئاکتەرێ سەرەکی مەسەلە کووردە یعنی کورد ji bo guhorîna roşhelata navîn delîle kilîle ji bo ku sobahî roşhelata navîn beref istiqrarê we rehetiyê biçe. Ji bo wê ez nabînim we zor zehmete jî ke Amerîka ya Yekîtiya Ewropayê heta dewletên herêmê wisa bi asanî dest li mesela Kurd berden. Çünkü wek min got Kurd derge yani Kurd kilîla çareseriyê ye. Ji bo ez nabînim ev alaqetekî katîbî nexê berûva jî Kurd dişê bibe dema pêş sebebê guhorînê ve sebebê istiqrara menteqê. بەڕێز ئارمانج gelek kes dibêjin غەیری ئیسرائیل هەندێک وڵاتین din kes bi aşkira negutiye me piştgirî serbexweyiya herêmê Kurdistan dekin. Hemî dibêjin me digel yek parçeyî xakê Iraqîn. Ew bi metirsekî mezin debînin. Tuş wisa debînî ke ew metirsekî mezin bî yan wisa niye. Ew dem ke herêmê Kurdistan biryarî xwe da, xelkî Kurdistan biryarî xwe da siyasetî wan jî dêne guhortin. بله دا بدیتنا من مثلا عراق هون دزانن يعني دلای امر واقع دا دلای واقعی دا که ممکن نینه عراق کی جاره کی دیتره که انسجام ما بین پیکات عراق چه ببن و یا خود به شیوه کهون که دولت کی رابردون نمونه‌ویه او سیستم حکمرانی عراقی نه برسوه و نه جواب جبوی طموحات خلق عراقی بۆ هەندێ ینی عێراق سەر دیوارێ پارچەبوونەیە ئەف تشتێکی کە منایەتە مناقشە بکردن و ئەف سیناریۆ عێراقی سووریێ وە هەیە ئەگەر دەولەتە ئیرانی و تورکیاژی بە هەمان ڕابردوو بە شێوەیە کە سەدام حوسێن یانژی بەشار ئەسەد ڕفتار لەگەل دۆزە کورد بکەن ئەف سیناریۆیە
لعێراق و سووریا چێبێ دەربازی و وڵاتانەژی ببیتن ji bo hindê kes ez texmîn nakem divê alogûrêda li dijî hindê bî ke serbixweya Kurdistanê çê bibîte. Ema ev serbixwe bûne kî li beramberî wê nike astenge wek dizanin dewletên herêmê ne yên herêmî Tirkiye ve İran ve hindekî Rusya jî razî kirine bi taybetî di meselê Rojava da ke dûr neçin ke tirsekî wiha heye ke Kurd bigehine behra spî ji bo wê dixwazin ne wekî ez dikarim bêjim bibine ez tem ke pêş qeziya Kurd pêş nekeve feqet wekû me tirsî hewlekê me tirsî heye me tirsî İran heye Iraq parçe bibîtin ji bo wê parçebûna herêma Kurdistanê digel Iraqê subahî muhtemel e Sunne jî daxwaza kiyanekê bikin. Wî wextî li Iraqê ke ev ke eğlebiya Şîe hukm dike Şîe naçar e di nav xwe da bikeve nakokiyê. Wî wextî dewrê Şîe bi taybetî Îranê li Iraqê lawaz dibe bi parçebûna Iraqê. Her wisa Tirkiye metirsiyekî wiha heye eger Iraq parçe bibe wî wextî subahî ev dewra Sûriyeye û duzbe digehe Tirkiye û sêzbe li Îranê ye ev metirsî li mabeyna va dewlete heye bes wekî dîtirê mafê çarenivîs yaxud subahî eger gelê Kurdistanê bigehîte wî astî bi taybetî qevzekê newî di nav xwe da bavêjîtin çunki ev noqte gelekî muhîmekekê niha Kurd rast em dibêjin serxwebûn û azadî em dewleta Kurdî feqet me şingist divê me miqawemat divê meselê didin heta nuke li herêma Kurdistanê bi taybetî hêşta eqlê hizbayetî hukm dike we duzanî jî tabietê hizb rûşelata navîn bi taybetî şerqî ne ev hizbane di nava xwe da new'an ma dîktatoriyek new'an ma totalîtariyek heye yanî mayê xwe di hemû tişta da dikin zû nailin mecalî bidin ke dam û dezgah muessesatî çêbibin we sîstemek çêbibîtin ke subahî xudan destûr û êdîkiyanekî bi rastî rêk û pêk we li ser بەڕێز ئارمانجدارە gelek car yanî girifتی nêwmalî Kurd bi berdewamî baz dekirêtin ke bibête berbestek li berdem projeyê serbexweyî belam diyare du xûlek katim mawe demê em du xûleke baz li rewşî Bakurî Kurdistan bikim berêz Arif Rujdî دیارە پێشتر سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆلی هەبووە ڕۆلی ناوبژوانی هەبووە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و حکوومەتی تورکیادا ئایا پێدوایە لە ئێستادا جارێکی دیکە و دەرفەتە دروست بۆتەوە سەرۆکی هەرێم هەمان ئەو ڕۆڵە ببینێتەوە و پرۆسەی چارەسەری درێژەی پێ بدرێت جەنابی سەرۆکی هەرێم هەمیشە ئامادەی تێدا بووە کە کار بکات بوو زمینە سازی و داوانگێڕی نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە بە مەبەستی گەیشتن بە چارەسەرێک چونکە بۆ هەموو لایەک ئەشکرا بووە بەشەر مەسەلەکان چارەسەر نابن بەڵام بارودۆخی ئێستای تورکیا ئەوە دەخوازێت ئێستا لە بارترە چونکە دوای ئەو کودەتایەی 15 ڕوویدا کێشەیەکی گەورە بۆ تورکیا خوڵقاوە و ئێستاش نایتوانیوە لەژێر ئەو کێشەیە دەرچێت و باشترین هەنگاو بۆ تورکیا هەنگاوی چارەسەرکردنی کێشەی کوردە بە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەتوانی دەسوڵاتتر بێتن بۆ چارەسەرکی گرفتەکانی تر بەڵام گرفتی متمانە گرفتێک نییە لە نێوان پەکەکە و لە نێوان حکوومەتی بەتاکی دەبێ هەردوولا کار بکەن بۆ ئەوەی متمانە دروست بێت و بەوجداری هەرێمی کوردستان بە سەرۆکی هەرێم دەتوانن ئەو مەودای ئەو متمانەیە نزیکتر بکەنەوە پێویستە هەموو لای بگەنە ئەو قەنەعەتە ئایا چ کورد یان چ دەوڵەتی تورکیا چ قازانجیان کردووە زۆر باشە بە کورتی بەڵێ بە کورتی ئەگەر وەڵامم دەیتەوە بەڕێز بڕهان دوا پرسیارم ئەوە دەبێتن لەم سەردانەیدا سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ باکووری کوردستان دەتوانێت چی بکات ئەو گفتوگویانەی کە لەگەڵ سەرۆکۆماری تورکیا دەکرێت چی برێتن ینی چدا خوازیەک بکات چ ڕۆلێک ببینێت بێگومان دەکرێت ئەم سەردانەوە وەکو زمانی ئەم عەسرە زمانی دانیشتن و دەیەلۆگ یەکتربینین تاکە ڕێگایەوە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان وەکو دەزانین کوردستان بە باشوور و لە باکوور و لە خۆراوە ئەمڕۆ لە قەیرانی گەورەدایە و هەموو قەیرانەکان بەس گەیشتون و ئەزمونونەکانی
سەد ساڵی ڕابردوو هەموو ئەوەی فێرکردینکەوا بە کوشتن و برین و لابردن و یەکتر نەخوێندنەوە و ئەوانە هیچ کێشەکان چارەسەر نابێ و پەنابردن بۆ وتوێژ و دانان بە مافی هەموو میلەتاندا پێکەوە ژیان دەتوانین ئایندێکی گەشت بۆ وڵاتەکانمان دابینکەین نەوەک بە ئینکاریکردن و پەراوێز خستنی یەکتر و ئەوەی کەوا لە ڕابردووە بە ڕاگواستن و بە زمان گۆڕین و بە قەدەغەکردن ئەم شتانە هیچی خزمەت بە تورکیا و بەگەلی تورک و کوردیش ناکات و گەڕانەوە بۆ سەر مێزی وتوێژ و مزاکەرە و بەڕێز بورهان شێخ ڕەئوف شرۆڤەکار و شارەزا لە کاروباری تورکیا هەروەها بەڕێز ئارمانج نێروەیی شارەزا لە کاروباری تورکیا کە لە شاری دۆکەوە لەگەڵمان بووی بەڕێز عارف ڕوشدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاستان دەکەین کە لەم پرۆگرامە تایبەتەدا لەگەڵمان بەشدار بوون لە باسی ڕۆژ زۆر سوپاس دووبارە بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر.